سلێمانی ئێوارەی تایبەتی خۆی بە حتا ڕادیۆش کاتی خۆی کە هاتە سلێمانیەوە لە ڕێی چاخانەکانەوە خەڵک کۆ بۆمانە. ئێوارەی سلێمانی ئەگەر زۆرۆفەکە خۆش بوو بێت بەڕاستی کاتێک بوو ملت زۆر تینۆ بوو. سۆرانی سەڵتە سرودێکی بوو یەکێتی قوتابیان دانا کە شعرەکەی گەر لە بیادم بابینی شێخ حوسێن بەرزنجی بوو. ئێوارەتان باش. ئێوارەی پڕهونەر و مۆسیقا و پڕ ئەرشیفی مامۆستایەکی پڕ ئەزمەتان باش. بۆ ئەمڕۆ میوانداری زۆر بەڕێز مامۆستا جەمال سابیرمان کردووە کە بەڕێزیان مۆزیسیانن لە هەمان کادا ئاوازدانەرن. لەگەڵ مامۆستا تاوتوێی هەندێک بابەتی ئەرشیف و مێژووی کارەکانیەکەی. مامۆستا سابیر ببورە مامۆستا جەمال سابیر بەخێر بەی سەر و سەرچاو سوپاس بۆ ئەوەی کە ئەمڕۆ لای ئێمە میوانیت. منیش سوپاسی بەڕێزتا دەکەم بۆ میوانداریە. بەرنامەکەشان کە ئێوارەی سلێمانی ئێوارەی تایبەتی خۆی هەیە بۆ نمونە بۆ یادوەری کاتێک کە تەلەڤیزیۆن هاتەم شارەوە ساڵی 68 هەموو خەڵک خواخۆی بۆ سعات 6 کەی دروست ئەبیێت لەبەر دوکانەکانە ئەوەستا بە دیار تەلەڤیزیۆنەکەەوە دائەنیشت کە تەلەڤیزیۆنەکە ببینێ و بەلاوشتێکی عەجیب بوو. ئێوارەیەکی زۆر خۆش ئەبوو قەڵەباڵغێکی دوا دروست ئەبوو بەبێ کێشە. ئەتوانم بڵم بە حتا ڕادیۆش کاتی خۆی کە هاتە سلێمانیەوە لە ڕێی چاخانەکانەوە خەڵک کۆ بۆمانە. ئێوارەی سلێمانی ئەگەر زۆرۆفەکە خۆش بوو بێت سلێمانی ئێوارەی تایبەتی خۆی هەبووە. ئەگەر زۆرۆفیشدا خۆش بێت خەڵک مەجبور بووە لە سەعات 5ەوە بچێتەوە ماڵەوە بە تایبەتی لە شەستەکانە. منیش پێ خۆشحاڵم مەم چاو پێکەوتنەوە ئینشاءڵڵا کە بتوانین بەرنامەیەکی مێژوو لاپەڕەکانی مێژووی هونەر لە ڕەسەنایەتیە بهێنینەوە یادی ئەم کاتە و وەسوود لەو ساڵانە وەربگیرێ کە پێشتر ئێمە کارمان تیا کردو. بەدڵنیایە مامۆستا بزانم ئەمەوێت لە تەندروستیت بزانم زانم تەندروستی چۆنە لە ئێستا کاتەکانە لە ئێستا چۆن بەسەرەبەی بەچێوە سەرقاڵیت بۆ خوایە تەندروستی الحەمدلله دایمەن حەمد و سەنای خواکە دایمەن لە خوا ئاڵم خوایە داوای شتێکە لێ ناکەم فقط لەش ساغی و تەندروستی و هاوڕێتیشم لەگەڵ خوا زۆر بتەوە لەسەر ئاستێکی ڕازگۆیی کە خوا دائیمەن کەسێکی لە مەقبولە پەسەندە کە ڕازگۆ بێت کە بە ڕازگۆ بۆ لە ژیانە بە ویژدانە بیت لە هەمان کە تا هەست بە پرسیارەتی ئەەکەی و لە کارەکانی شتە سەرکەوتۆ بیت و لە هەر بەڵایەکشە کە ئینسانی ڕازگۆ دژواری زۆرە بەڵام لە هەموو بەڵایەکشە بە پشتیوانی خوا مەحفوظیت. بەدڵنیایە وایە بزانم مامۆستا جەمال کاتێک کە دەستت کردووە بە کاری هونەری لەو سەردەمەی کە تۆ دەستت کردووە بە کاری هونەری کارکردن لەو سەردەمەدا زۆر قورس بووە بە حکمەوەی ئێمە لەو کاتەیە بووە نمونە خاوەنی کیانێکی سەربەخۆی خۆمان نەبووینەوە کورد بەڵام لە ئێستاە کارەکان زۆر جیاوازە بزانم خوێندنەوەیکی گشتیم بۆ بکەیت سەبارەت بە کاری هونەری لەو سەردەمەی کە تۆ دەست پێکردو و بۆ سەردەمەی لە ئێستاە کە کاری هونەری ئەکرێت. واللهی من ئەتوانم بزەب لە ساڵی هەفتاکانەوە خۆم بە قوتابیەکی چالاکی قوتابخانەکانی سلێمانی ئەزانم کە لەبەرکە کۆمەڵی هونەرمەندی تیاکۆ بۆ بەڕاستی هەستێکی نیشتیمانی جوانیان هەبوو سەرپەرشی قوتابخانەکانیانە کرد بە سرودی ئەو کاتێک کە ڕێگە پێراو بوو بەڵام لە ساڵی هەفتاکانە کە من دەستم مایە کە خولیای هونەر بووم بەڕاستی کاتێک بوو ملت زۆر تینۆ بوو یعنی وەکو چۆن دێرێک لە قەفەزێکە بەرەڵاکەی ئەترێتە شەقەی باڵ سەمای خۆیەکە لە ئاسمانە ئێمە ژەو کاتە من بیرمە لەگەڵ هاوڕێی عەزیزم کە هونەرمەندی شەهید سۆرانی سەڵتا کە کوڕی گەڕێکێک بووین ئێمە هەردووکمان ئەتوانم بزەبت کە بازیکەم ڕوومان لە مامۆسایانی چالاکی قوتابخانەکان کرد ئەوان لە هەمان کاتە ئەندامی تیپی مۆسیقای سلێمانیش بوون و چالاکی قوتابخانەکانیش ئەم دوو بنەماڵە یەک بنەماڵە بوون. باشە ئەو کاتە تەمەنت چەند بوو مامۆستا؟ ساڵی هەفتاویەک. باشە تەمەنی خۆت چەند بوو بیرتە؟ من ئەو کاتە بزەبت تەمەنم 15-16 ساڵ بوو 5 ساڵ.
ئەو ئێمە کە ڕوومان کردە ئەوێ من لە بیدایەتە هەندێشتی شەهید سۆرانم نازانێ یادی بەخێر بێت خۆ ئەفریکات بلیمەت بوو لە هونەرەکە ئەو کاتە ئەو باڵەبانی ئەژەن نای ئەژەن و دەست و پەنجەیەکی زۆر جوانی و هونەری هەبوو و زۆر پیشەکەی زۆر خوا ئەوی و ئەو بەرهەمەی کە پێی بەخشی بوو شتێکی عەجایب بوو. ئێمە کە چوینە ئەوێ بۆ ئەو چونکە فێری مۆسیقا بین. بەڵام ماوەی ساڵێک تقریبن ئێمە لە چالاکیەکانی وانە بەشداریمان کرد بە تایبەتی لە ئەو کاتە سرودی نیشتیمانەکان لە ئێڕقی بوو دەمی ڕاپەڕین و ساو لە پارتی و ئێمە ڕۆڵەی کوردین و ئەمانە تەسویر ئەکرات بە تایبەتی لە تەلەڤیزیۆنی کەرکووک ئەو کاتە جمەی ئەم ئیشانە بوو. بەڵام سێرمان کرد ئێمە نابێت لەم حاڵەتدا بمێنینەوە. ئەوە بوو لەگەڵ سۆرانی اتفاقمان کە ئێمە هاتین دە ڕێکخراوی یەکێتی قوتابیانی کوردستان لقی سلێمانی خۆمان بینیەوە. بەڵام من ئەو کاتی ئەو فترێ و ساڵی زۆر ئیسفادەم لە دوو کەسایەتی کرد تا ماوەم قەرزاریانم بە دەرەجە یەک مامۆستای عزیزمان مامۆستای خوا لێ خۆش بوو هونەرمەند مامۆستا ولێم کە بەبێ بەرامبەر زۆر هاوکارمان بوو بە تایبەتی من و لەگەڵ مامۆستا عوسمان کە ماڵیان لە مزگەوتی کانێزکان بوو ماڵەکەشی کردووە بە قوتابخانەیەک بۆ فێربوونی مۆسیقا کە بینیمان تۆزێکی نەبین ئەمانە هەستین لە ساڵی 72 تیپی مۆسیقای یەکێتی قوتابیانمان دروست کرد لە 18 شوباتی ساڵی 72 یەکەم ئاهەنگمان کرد لە ئامادەی پیشەسازی سلێمانی. ئەو کاتە بزەبێت هاوڕەکانم ئەوەی کە لە ژیانەمەوە کاک ئاواتە عازبە کۆردیۆن بوو لەگەڵ فوادی سەدیقەفەنی ئەویش عازفی قا بوو سۆرانی سەڵتا عازف باڵەبان بوو ئەفریکا لەگەڵ سوارەی برایە ئەویش عازفی ئیقاع بوو منیش کەمانچە بووین. بەم شێوەیە دەرکەوتین بەڵام سێرمان کرد لەو حەفلە لە حەفلەیە سەرکەوتمان بەدەستێنا بە تایبەتی لەو کاتە سۆرانی سەڵتە سرودێکی بوو یەکێتی قوتابیان دانا کە شعرەکەی گەردرۆ ئەگەر لە بیادم بابینی شێخ حسێن بەرزنجی بوو کاڵێ لەسەر بەردی بناغی ڕەنجی جەنجاڵی نەبەردیمان لە ناو بۆتەی ژیانی خاڵی ئەشکەنجەی دلێریمان یەکێتی هاتە ناو کایە و بڕی قۆناغی خوێنایی شەباتی ساڵی 53 لە 18 مانگ هەڵات چاوی ئەمە بوو بە سرودێکی مرکزی بۆ یەکێتی قوتابیان ئەمە دەنگیایەوە ئێمە لە ڕێ ئەم ئاهەنگانەوە شتەکەمان زۆر گەورە بوو واما وای لێ هات پەرەمانسەن هەندێک کەس هەبوو کە لەم لاولا لای مامۆستەکان دەرسیانە خوێن هاتن لەگەڵ ئێمە تێکەڵ بوون. بەڵام پێش ئەوە لە ساڵی 72 بنێتە یادم خۆ ئەفریکا مامۆستا ولێم تیپێکی مۆسیقای مناڵانی دامەزران لە تەمەنی منە من بووم یادی بەخێر بێت دیاری نەجاتی عەبدە بوو بۆ ئۆکۆردیۆن و مامۆستا کاکە هاراسی برای دلێر ئیبراهیم هەرچێکمان بەشداریمان کرد لە فستیڤاڵی چالاکی قوتابخانەکانە لە سەر ئاستی عێراق لە مووسڵ یەکەم بووین دوو مادە و سێ مادە بوو بە نۆتە تەقدیممان کرد شتێکی عەجیب بووین ئەتر لەمەوە من خۆم بینی کە تقریبا خەریکە ئەبم بەشت یعنی لەو حاڵەتە من زۆر ئیسفادەشم لە سۆران کرد بۆ لەبەریکە ئەو مادەکانی بە باڵەبان زۆر بۆ حتا دوای گەشتنەوەی کە تیپێکی شانۆیشماندانە لە یەکێتی قوتابیان بەناوی تیپی شانۆی یەکێتی قوتابیان ئەو کاتە شێخ دارایی کەشناسی لەگەڵ خۆ ئەفریکا حسین جەموع حسین قەراخی فریاد حەمەی کاکەوڵا کاک محەمە خۆ ئەفریکا کاک ڕزگار چەند کەسایەتێکی تر ئەوە بوو کاک حەمە فەرەج خۆ ئەفریکەیە دی بەخێر بێ خاڵا حەمە هات ئیخراجی چیرۆکی شانۆگەری ناملێتی کرد هاملێت ئەوە بوو لەو چیرۆکە ئەو کاتە شەماڵی هونەرمەندی مەزن شەماڵی عەبەڕەشمان لەگەڵا بوو ئەو دەوری ئەوەی بینی بزەبر لە مانگ یەکا بوو زستان بوو بەفرەباری لە ئەعدادی سلێمانیە ئەم ئیشەمان کرد بۆ یەکەم جار ئەوان بە چیرۆکێمە بە مۆسیقا بیر بە لەگەڵ لە یاد بە کەسێک لەلایەن تیپی مۆسیقای سلێمانیەوە هات
وەلو کەسی زۆر نزیکمان بوو بەڵام بەلایە سەر وتیپێکی مۆسیقا هەیە و ئیشی واکات هاتە سەر مەسرح لەگەڵ سۆرانە ئەفریقا زۆر بینیە بوو وتی سۆران بەڕاستی وتیپی مۆسیقان وتی نا وتی ئەی وتی وەڵا لە پشتۆ تەسجیلمان داناوە کە دەستەکەین پێشەکە تەسجیلەکە لێرێ خەڵک گوێ لە تەسجیلەکە گرێت وازارنی ئێمەی بەزەمەی بۆ سەعبەت بوو وەڵحەزر توانیمان ئەو بوو بە سەرەتایەک لە ساڵی 72 توانیمان کۆمەڵی بەرهەم تەسجیلکەین بۆ تەلەڤیزیۆنی کەرکووک بۆ یەکەم جار عەبدولقاهر حەسەن و هونەرمەند عەبدولقاهر حەسەن ئێمە بردمان بۆ تەلەڤیزیۆن گۆرانی لایەلایی تەقدیم کرد ئەو بوو بە سەرەتایە بۆ ئەو لەگەڵ کۆمەڵی سرودا سرودی قوتابیانمان تەسویر کرد لەگەڵ ئەیرەقی بوو لەگەڵ دەمی ڕاپەڕین و سرودێکی تری قوتابیان هەبوو لەگەڵ ئەی دلێران بێچەژان زۆر کوشت و نەرمەدێکی تریشمان لەگەڵا بوو کامەران عوسمان ئەویش گۆرانێکمان بۆ تەسویر کرد یعنی زۆر بە پەلەگەیشتنە مەرحەلەیەک دوای وای لە 73 لە ستۆدیۆی جامیعەی سلێمانی توانیمان کۆمەڵی بەرهەمی تر تەسجیلی کاگەنۆ قەراخی یادی بەخێر بێت ئینشاءڵڵا تەمەنای لە ساغی بۆ خوازم کە بەڕاستی هەمووان قەرزاری ئەوین لە خزمەتکردنی بواری هونەری ڕەسەنە کۆمەڵی بەرهەمی بۆ تەسجیل کردی یەکێ لەو بەرهەمانە ئێمە شەهیدی هونەرمەند پێشمەرگەی دێرین عەبەی مەلا دوو گۆرانیمان بۆ تەسجیل کرد بە ناوی شایە دەگەڕێ و لەگەڵ هەی گەردەگەردە گۆرانێکی تریشمان تەسجیل کرد بە ناوی خەلیل عەبدوئینی هونەرمەند خەلیل عەبدوڕەحمان بەزبێ بەس بچۆ بە تۆی سورکەی و گۆرانێکی تریش بۆ هونەرمەندێکی تر ئێستا لە ژیانە نەماوە ناوی عوسمان بوو چەند بەرهەمێکی تر بەڵام بەداخەوە ئەمەمان نەتوانی بیبین تەسویریکەین ئەوە بوو لە 18 شوباتی ساڵی 1974 لە هۆڵی مستەنسەریە مەکتەبی سکرتارەتی کێتی قوتابیانی ئەتیمادی سەرەکیان لەسەر ئێمە بوو کۆمەڵی گۆرانیبێژی تریشمان لەگەڵا بە کچۆمان و کۆرچێکی سەقم چین لەوێ ئەو ئاهەنگەمان گێڕا ئەو کاتە عەبەی مەلا دوو گۆرانی وت و هەتا وازارم عەبدولقاهریشمان هەر لەگەڵا بوو گۆرانیش تریشی وت ئەوە بوو ئەتر فەوزایەکی عەجیب دروست بوو لە قاعەکە هەستێکی نیشتیمایەتی و کاتی ئەوەش بوو حکوومەتی عێراقی نەوعەنما پاشگەزە بۆ لە ئیتیفاقی ساڵی 74 ئەتر وەسعەکە وای لێ هات کە ئاگەمان تەواو کرد وتیان نابێ بمێنەوە لە بەغا گەڕاینەوە بۆ سلێمانی کە گەڕاینەوە بۆ سلێمانی بەداخەوە ئەتر ئەو لە 11 مانگە ئێمە ئاگادار کراینەوە من و سۆرانی سەڵتە و عەبەی مەلا و هیچترم لە خەیاڵە بەختیاری مەحمووی مەلا عیزەت لە خانۆکانی گەڕێکی پۆلیساوایەنەوت شەوی 11 سلێمانیمان بەجێ چوینە گۆیژە لە گۆیژۆ چین بە پێ بۆ چوارتا لە چوارتا بە پێ ڕۆشتین بۆ ماوەت لە ماوەت بە پێ ڕۆشتین بۆ قەڵازێ ئەمە و قوتابیان کە کۆبینەوە ئەو بۆ کاتە بنیش محاولەکەم چوومە گەڵاڵا هەر بە پێ کە تیپی مۆسیقای شۆڕش کۆبەوە لەگەڵ برادرانە هەوڵمان نا کە بتوانین لەوێ کار بکەین بەڵام بۆمان نەلوە ئەو بوو ئێمە گەڕاینەوە قەڵازە ئەتر لە قەڵازە لە پێش 24 چوارە درۆم نەکرد لە 1970 بوو وتم سۆرانجان تۆ چی ئەەکەی وتی وەڵا من بەتەمام لێرە ئەمێنمەوە ئەچم بۆ دەورەیەکی مامۆستایی کراوەتە لە ئازادی ئەچم لێ بم بە مامۆستا وتم دە باشە مادەمامیژە چم سەرێک لە ئێمە لە شار دوایی بزانە مۆستاکە چۆنە بێ و تەوجیهات چۆنە بێ ئەو لەو جیا بوومەوە بەداخەوە لە 24 چوار من لە سلێمانی بووم بە پێ هاتمەوە لە قەڵازێ ئەو بۆ کارەساتی سعات 45 دقی بەیانی ئەوە بوو بە تەیارەی سۆخۆ لەبەرەوەی کە زانکۆی سلێمانی لە قەڵازیا بوو کۆمەڵێک کەسایەتی شاری سلێمانی تا شەهید بوون وەکو شەهید حەمەد ساڵح سامزام ئازاد حسین سەروەر عەلی کەریم سۆرانی سەڵتە
خێزانەکەی ماڵ و مناڵی خۆ ئەفریقا جەمال کابان چەنداکە تقریبا دەتوان بڵم 100 قسوور کەس لەو کارە ساتا بوو ئەوە بوو منە کاتە سلێمانی ئەتر بە تەواوەتی سلێمانی وەزعی تێکچوو بوو ئەتر بۆ ڕۆژی دواییتر بوو حکوومەتی عێراقی ئەم دارستانەی بەردەمی گۆیژەی قەسەب کرد ئێوارەکەی ئەتر خەڵک وتر بێتاقەت بوو بۆ بەیانەکەی تاریکی هەلیکۆپتەر هاتە سەر گۆیژە ئەو تارێک هاتە سەر گۆیژە وازارم ئەیویست بنیشێتەوە و تارەکەوتە خوارەوە بە تلاوتر خەڵگە بووی لە سەربان بۆ هەلهەلەی لیا و سرودی ئەیڕەقیبی و تۆمانە ئەتر دوایەوە من سلێمانی بەجێشتەوە هاتمەوە بەرەو منتیقەی شلێر پێنجێن ئەتر کات بوو بۆ پێنجێن لە منتیقەی شلێر و ئازام 2 شەو 3 شەو چوومە خزمەت شێخ عەبدولقاری چۆسە لە منتیقەی شلێر ئەتر دوایی هاتمەوە گرمک لە گرمک جۆم لە جیازی بێتەلێکە بوو خۆ ئەفریقات شەهید جەباری حاجی ڕەشی بانگەوازێک کرد چی قوتابیان هەیە ئیلتیحاقکەن بگەڕێنەوە بۆ چوارباغ لە پێنجێن ئەترەوە بوو بنزمنیشی بە ناو نایمەنی بەر ئەتر کە هاتمەوە بۆ پێنجێن لە چوارتا کاک جەبار خۆ ئەفریقاتی جەمال تۆ جەمال نیش سۆرانیشیت تو ئەمێنی تۆ ئەبی بە پرسی ئازوقەی ئوردوگا بە هیچ لایەکە ناڕۆی ئەمە مەرحەلەیەکە ئەتوان بڵم هونەر و شۆڕشتێکەڵ بوو دەستە خۆش بزان مامۆستا ئێوە لەو سەردەمەیە کە گەنج بوون توانیوتانە زمان حاڵی گەلەکەتان بن یعنی چیتان ویستۆ گەل چی ویستو ئێوە لە ڕێگەی هونەرەکە و ئێوە توانیوتانە بگەێنن لە ئێستاە هەستەکەی کە هیچ داهێنانێک کراوە لەگەڵەوەی کە ئێوە لەو سەردەمە زۆر دەستکراوە نەبوون بەڵام پەیامی زۆر جوانتان گەیاندووە لە ئێستاە کە ئازادیەکی زۆر ڕەها و باش هەیە هیچ داهێنانێکە کرێوە ئەو داهێنانانی کە ئێوە کردوتانە لەو سەردەمەیە وەڵام بۆ ئەم پرسیارە تۆزێ قورسە بەڵام من ئەتوانم تا نیهایەتی ساڵی هەشتاکان هەموو شتێک بوونی هەبوو هەستی نیشتیمانی هونەری ڕەسەن و ئەتوانم لەو کاتە ئێمە پێشمەرگە بووین لە شار نەک لە شاخ کێ بۆ ئەو کارانەی کە تۆ کرە بووە کارێک وە حکوومەتیش تێگەیشی تووشی کێشەی نەکردیتە و ئەوە کارێکی کردا پێشمەرگە لە دەرەوە نەیکردایەتە سەرێک کە تۆ خۆت فرۆشتووە یعنی ئیشەکە زۆر قۆرز بوو بەڵام توانیشمان احتفاظ بە خۆمان بکەین بەڵام بەداخەوە لە دوای ڕاپەڕینەوە لە دوای کۆڕەکەوە ئەو شتانە نەما کە نەما بۆ کە وەسعەکەی کە خوڵقا بەو شێوە خوڵقا هەموو شتەکان چۆ قاڵبی بازرگانیەوە زۆر ڕاستە بەداخەوە یعنی ئەو کاتە جیاوازی بیر و ڕا هەبووە لەناو هونەرمەندانە بەڵام لە کاری هونەریە دەگەیشی ئەو شتانە نەبووە بەڵام ئەوەی ئیمڕۆ بەداخەوە یعنی تۆ سیرکە گۆرانبێژی ئێرانی یان تورکی چەند کەسێکی مەحدودن بۆ سێرەکەی ئەمانە ئەتوانم بڵم لە دایکیانەوە کە گوێبیستی گۆرانی بێژی مەزن بوون و سەرنجیان کە بۆ ئەو شتانە ڕاکێشا لە هەمان کاتەکە مناڵەکان کۆرپە بوون لەسکی دایکیانە ئەوانی چێژیان وەرگرتووە کە هاتوونەتە ژیانەوە بە گوێچکەیەکی پاکەوە سەرەکی دەنگیان پاکە گوێچکەیان پاکە بۆ دەبرێکە بووبوون بە لاسایی کارەوەی قوتابخانەیەکی مەزن ئەمە ئەو لە هەمان کاتە سێرەکەی لەوێ هونەرەکە جیاوازە بەچی جیاوازە کە دەنگی گۆرانبێژ مەحدودە پەیژەکەی بەڵام لە کەمانچە و لە ئامێری مۆسیقا نامەحدود نییە سێرەکەی لەوێ ئامێری مۆسیقاکانیان بە تۆنی گۆرانی بێژەکان نەسبەکەن لەبەرەو گۆرانی بێژەکە داهێنانەکە ئیبداعەکە لە ئیشەکەیە بەڵام لای ئێمە کابرا ئەگرین لەبێت تۆ لێرە و بیڵێ ئەی باشە من لە کەمانچە توانم بڕمە پۆزیشنیەک و 2 3 و 4 و 5 بەهارەجەکە بەڵام و گۆرانی بێژەکە ناتوانێت لەبەرەوە ئیمڕۆ شتەکان لە قاڵبی هونەری چۆتە دەرەوە چۆتە قاڵبێکی بازرگانی و بەداخەوە یعنی شتە ڕەسەنەکان زۆر زۆر کەم بووەتەوە باش بزانم مامۆستا تۆ دەستت هەبووە لە دانانی چەند کۆمەڵێک سرود کە لەو سەردەمەی کە خۆت گەنج بوویت و کارت تیا کردووە
کۆمەڵی سرودی نیشتیمانیتان داناوە بزانم گرنگیش سرود لە چیدایە تا چەند پێتان باش بووە ئەو سرودانە بمێنێتەوە تا ئێستا والله قصة سرود هەستێکی نەتەوایەتیە منە لە بیدایەت باسم کرد کە لە چالاکی قوتابخانەکان مامۆستایانی ئەوسا بۆ نمونە ئەفریقا جەلال عەزیز و دەگەیشی مامۆستا ئەنوەر و خاڵید سەرکار و مامۆستا فەڕەنسیس و مامۆستا فەرید و مامۆستا ئەلبێرد و سەڵاح و مامۆستا عوسمان و ئەم کەساتە مامۆستا حسێن جومبوش و ئیلە ئاخری ئەو کاتەکە یادی بەخێر بە ئەفریقا ئەنوەر تۆفی کە بەرپرسی چالاکی قوتابخانەکان و دوای ئەو کە بوو بە کاک جەلازی دائنیشتن ئەم ئیشانەیان ئەکرد بە دەنگ تەسجیلیانە کرد بۆ قوتابخانەکانیان نەنارد ئێستا توانم بڵم ئەو سوودانە من لەبەرە لە بێشکامەوە کاتا توانم بڵم ئەگە من دەستم ماوەتێ هەوڵما تۆزێ لە سرود دوورکەومەوە کێ بۆ ویستم بیر لە ئایندە بکەمەوە ئایندە کێیە ئایندەژەوەی من لای منەوە بوو دایک و باوک بەخێوکەرن ئەم مناڵی کە دروستێکن دەوڵەت بەرپرسیارە لە پەروەردەکردنی بۆ تاوکو ئایندە ڕۆشن بیر بێت ئایندە پرشنگدارتر بێت لەبەرەوە سێرم کرد یعنی ئێمە ئەگەر بتوانین مناڵەکانمان مۆسیقی بن باشترە بۆ لەبەرکە لە کاتی مەکتەبە سوودی لێوەرەگرن کاتێکە لە کتێبەکەی لە دەرسەکانی تێناگات ئەتوانێت لە کاتێکی ئەسوی موسیقاکەی خۆیە یان تەمرینەکەی خۆیان فۆرمات ئەبێتەوە لەبەرەوە کاری مناڵانەم زۆر کردووە ئەتوانم بڵم تا ساڵی 95 ئەتر دوای 95 من کوردستانم بەجێهێشت ڕوون کردە ئەوروپا بۆ ماوەی 8 ساڵ 9 ساڵ تقریبن 10 ساڵ لە هۆڵندا و ئەڵمانیا و دەوڵەتەکان ترە ئینم کردووە لەبەرەوە بواری مناڵم زۆر بەلاوە پەسەند بۆ ئیشی مناڵانم زۆر کردووە لە یوتیوبە هەمووی بەناوی جەمال کەراجیانی زۆربەیانم دابەزانوە جا بۆ نمونە من تەجروبەم لە ژیانە ئەتوانم بڵم زیاترە بۆ لە ساڵی 1970 بەشداریم کرد لە فستیڤاڵی 11هەمی لاوانی جیهانی لەکوێ لە کوبا لە هاڤانە تقریبا وەفدێکی عێراقی بلو کاتە وەزیری شەباب نعیم حەداد ئەو ڕئیسی وەفد بوو ئێتر لە هەموو محافەزێک چەند کەسێک دەستنیشان کرابوو بۆ بەشداری ئێمەش لە سلێمانی من بووم هاوڕێکی عەزیزم بوو نەوزات عەلیکەریم عازف ترامپێت بوو یادی بەخێر بێت ڕەحیمی باڵەبان ئەویشی تیا بوو کە بین و دوو ئافرەتیش بەڵام ڕەحیمی باڵەبان نەهات لەبەرەوەی کاتی زەواجکردنی و زەواجەکەی لە مەطلب بوو لە فێستیڤاڵەکە مەجبور من لەوێ کە بەشداریم کرد و کاتە ڕئیسی فڕقەکەمان فرقەی عێراقی کە تەمرینی پێکرد فاڕۆقی لال بوو ئیشەکانمان حەتگووی کە لە ویشانە سرودی نیشتیمانی نەک سرودی نیشتیمانی لاوان بوو ئێتر دوای ئەوم بە کەمانچە دوای ئەوە بە داهۆڵەوە یەک کچم لەگەڵا بۆ زار ڕەحمەتی لێبێ ژیانە نەماوە هەر لە ناو تارەکەوتی مامۆستا نەشی مامۆستی جەمال جان دایک و باوکم وتێتی تۆ قۆڵ لە قۆڵیەوە بێتاییتەوە ئێتر لێ بووی بەتایبەت بە جلی کوردیەوە بووین ڕۆژێکان لەگەڵ قەومیاتە بە ئیشمانە کرد سێرم کردی کە تاقیبمانەکات وتم بەدادەکەم وتم با بڕۆین ئێرە بەجێ بێڵین وتی بۆ وتمی تاقیبمانەکاتم عێراقی بێت وڵا کە ڕۆشتی تۆزە دوورکردەوە سەرکە باوەڕێکە بە قۆربانتان بم بە ساقەتان بم مەڕۆن ئایخوا کوردێت لە هاڤانە کە سێرم کرد کەسێک بوو بە ناوی جەمیل حەموو ئابزام ناوی بۆ گەر لە یادم بێت بەرپرسی پارتی دیموکراتی کوردستان بوو لە لوبنان وڵای تر لەگەڵەوە ڕێکەوتێمە کە چین هیچمان پێ نەبوو بەڵام بەهۆی ئەوەتر کۆمەڵێ پۆستەراتی نەورۆز و مجەلە و کتێب بۆمانەی پێ بۆ بە زمانی ئینگلیزی بە زمانی ئیسپانی و بە زمانی عەرەبی کەوتینە بڵاوکردنەوەی وشانە لەگەڵ ئەوانە هەتا جارێکیشان لەگەڵ نائیم حەدادە ناردی بە شوێنمانە وتی ئێوە لەگەڵ وەفدی عێراقیە دەرئەچن بڵاو ئەبنەوە لە چالاکیەکانە نابینرێت وتم احتیمالەوە بێ بەڵام ئێمە حکمی ذاتیمانە یان نا ئێمەتان هێنا وەکو نمونەی کەسایەتی حکمی ذاتی وتی وایە ئێوتم بە جلی کوردیەوە کە ئەسوڕێنەوە
تێگەیشی ئێماڵێن خەڵکی کوردستانی عێراقین و حکمی ذاتی خۆمانمانێ ئەمە لێرە بەڵام دوایی من دەست کۆمەڵە سرودم دانا تا لەو سرودانی کە دامنا یانینی دادا ئەوەنراوەکینی دادا کەنارە بەناوی پێشمەرگەوە بەڵێ شتێکی زۆر جوان دەرچوو تەسویریشمان کرد و بڵاویش بۆ بەڵام سرودەکانی تر من زیاتر تەرکیزم لەسەرەوە بۆ مەسەرەن سرودێکمە بەناوی لیستی کوردستانیەوە ئەو کاتەکاتی اتفاقی استراتیجیەکە بۆ لە بینی پارتی ویکێتیە پێم باش بۆم اتفاقی هەرمێتەوە کێ بۆ لیستی کوردستانی بێم و حیزبەکانی تیاکۆ بێتەوە بە یەک دەنگ بە یەک هەڵوێست بە یەک وتار زیاتر تۆ بەهێزترەبی لە چاو ئاستی دژوارەکانت ئەوە سردێکی زۆر بوو لەواشیانە ئەتوانم بڵم کاگەنەر زۆر یارمەتیان زۆر شتەکانی بۆ تەرکم کۆمە لە سرودی تریش هەیە هەرماوە ئێستا سرودێکم بەدەستەوەیە ئەو 2 ساڵە بەڵام بە شوێن سپۆنسەرە ئاگەڕێم کێشەکە لەوایە من دابشم تەلحین کەم بەڵام ئیمکانێتەکە نییە سرودەکەشی شاعیرێکی مەزنە لە قەڵازێ وەزم کاکە حەمید قەڵازەی پشدەرێگەر ناتان بیست بێ ئەوەی ئەوە و تقریبا نتوانم بڵم ئێستا تۆزێک کارێکی هوەریشم کرد بۆ کاک حەمەد جەزا خۆ ئەفریکات شەهیدی ئەتوان بڵێن ئەویژ و نەرمەندی مەزن سۆزێک بۆ هەڵەبجا ئاخر بەرهەمی ڕاستەوخۆی کاک حەمەد جەزا بوو ساڵی 2008 بۆ 2009 ئێتر ئەو بوو لە 2009 بڵاو کرایەتە بەداخۆ لە 2010 نەخۆشکەوت و ئەمری خوای کرد یعنی توام لەمە دوا بەرهەمی ئەوە مامۆستا بزانم باست کرد کە تۆ بە مۆسیقا دەست پێ کرد دواتر ئاوازت داناوە بۆ هەنێک بەرهەم سەرەتا بە ئەمێری کەمانچە دەست پێ کردووە دواتر ئەو دیشژەن و زیاتر بۆ ئەوەی کە ئاوازێک دابنێ دواتر پیانۆش ئەزانی بزانم لەم ئەمێرانە کامیان زیاتر لەلا خۆشەویستە زیاتر حەزەکەی کامیان بژەنی لە ئێستا کامیان زیاتر ئەژەنی مەسەلەن بۆ ئارامی ڕۆحی خۆت دادجان ئامێریش هەرچ ئامێریکی مۆسیقا چێژێکی تایبەتی خۆی هەیە بەڵامەکەیتە سەر ئاستی توانای ژەنیارەکە من ڕاستە سەرەتا بە کەمانچە دەستم پێ کرد کە لەبەرێکە پێ وترێت دەتوانین بڵێن سەیدی ئالەت لەبەرێکە ئالەتێکە لەناو هەموو قەومیاتێکە ناو هەموو کۆمەلگانەکە بوونی هەیە وەو کاتێمە بە ڕێگەیکی ئەوروپیانە کتێبی ڕۆڵاند و سەفچیک و کایزەر ومانەمان تاو کرد بەمە تا وەکو ژەنیارێک بووینە خاونیەوە لە ڕێ ئەوە سەرەتا هەر مۆزیک ژەنێک کە بێوێت بێ بە هونەرمەندی موزیک ئەبێ سەرەتا مەسەن بگەڕی بۆ زمانەکە دوایی بۆ کاتەکەی دوایی بۆ سۆڵفاکەی اینجا سۆڵفێچەکەی اینجا ئامێری پیانۆ یان ئامێری سایزەر ئەەکەی بە سەرەتایە بۆ چە مناڵکە لە دایکە بێت لە پێشا چ ناوێک فێرە بێ فێری دایە و بابا ئەبێ نزیکترین کەس چێ بۆ دایک نیشتیمانە بۆ ئەو دایک قوتابخانەیە بۆ ئەو دایک ئەو مامۆستایەکە لە ڕێ ئەوە فێرە بێ لە مۆسیقاشە بە هەمان شێوە تۆ لە ڕێ ئامێرەکانەوە دەنگەکان کە شارەزا بوویت لە مشکتا تەواو سیف بوو ئێترە وەختە تێکیشی فەرقی دەنگکارەکەی کە بۆ ناو دووبارە ئەبێتەوە دەنگی مۆسیقاش دووبارە بێتەوە بەڵام شوێنەکانی ئەگۆڕێت بە نزمی بە مناوەندی بەرز بەرزتر بەرزتر پێیژەکان کاتە لێرە خۆی دەنگانی مۆسیقا بریتن لە حەوت دەنگ لە هەموو دنیا بەڵام ئەمە دووبارە ئەبێتەوە کە دووبارە ئەبێتەوە شوێنەکانی ئەگۆڕێت کە شوێنەکانی گۆڕە تۆ بەمە شارەزایەکەی جا لە سایزەرە کاراسانێکی لەوە سپێکان هەمووی دەنگەکانە ڕەشەکانیش ئەبێتە هۆکاری چی گۆڕینی دەنگەکان یعنی ئەمە سەرتاگە بەڵام کە تویتە سەرەوەی کەتر ئاواز دابنەی تۆ پێویستیت بەوە هەیە کە لەگەڵ ئامێری عودا هاوڕێتیت هەبێ کە بۆ کە تۆ ئەم ئەمێری عودەکە ئەژەنیت بەحقەتتر تێکەڵ بە لێدانی دڵە دەبێت یعنی تر ئەڕوویتە ئەو شێوازەوە طبعا مۆسیقی زۆریان احتیمالە بڵین دەنگمان خۆش نییە بەڵام دەنگمان مۆسیقیە
جا کاتێک کە تۆ ئەکەی ئەو دەنگە بە نۆتەی مۆسیقا بە سۆڵفێج بۆ ئەو کەسی کە بە بەرامبەرتە ئایا گۆرانی بێژ بەیان کۆرس بێت تۆ پێڵێ بەم شێوازەی من کەواتە لەم حاڵەتەیانە ئامێری عود زۆر گونجاوە بۆ ئەوانەی کە ئاواز دائنن تا بتوانن کار لەگەڵ بەرامبەرەکە بکەن. شما وەساتا چەند گرنگە بۆ نمونە تۆ کارت لەگەڵ زۆرێک لە هونەرمەندان کردووە هونەرمەندانی گۆرانی بێژام تا چەند گرنگە وەکو مامۆستایەک ڕێنمایی ئەوە بکەی کە هونەرمەندانی گۆرانی بێژ ئامێرێکی مۆسیقی بزانن؟ وەڵڵاهی خۆی ئێستا بۆ نمونە خۆزگە تەمەنامەکە لە پاڵ پەیمانگای هونەرە جوانەکان مەحەدێکی فنوونی نەغەمی هەبووە بۆ لەبەری کە ئەو گەنجانەی کە لە خۆیانە ئەبینن دەنگیان هەیە وەک دەنگێکی خۆش کە لەوێ بچن ئەو چەند ساڵە ممارەسەی ئەوە بکەن ئەو وەختە شارەزاییە نەبێ لە پەیژەی مۆسیقا قەت ڕۆژە لە ڕۆژان نەشاز ناکەن و دەنگیان دەنگی سەر شانۆ ئەبێت نەک دەنگیان دەنگی ستۆدیۆ کە دەنگی ستۆدیۆسە تەکنۆلۆژیەکە وای لێ هاتووە ئەتوانرێت بەباشی دەستکاری بکرێت بەڵام دەنگی شانۆ مەسەن بۆ نمونە لە گۆرانی بێژە کۆنەکان ناتوانین بڵێن مەسەن یادی بەخێر بەخوا بکە سەلی ئەزغەر کە گۆرانی وتووە لە تارانە و کۆمپانیایەک هاتوو بۆ دیەکەی کە دەنگی بخاتە سەر ئیستیوانە یعنی بزانە چ دەنگێکی پێوە بووە یان گۆرانی بێژەکانی تر سەلی ئەزغەر بێجگە لەو مەڵەنسیەوە بڵێن لای خۆمان وەکو بڵێن عەلی مەردان یان حەسەن زیرەک حەسەن زیرەکی کە لە بلیمەتەکەی وە لێرە گۆرانێکی وتبێ ئەگەر بەیانی دووبارەی کردوێتەوە لەحنەکە هەمان لاحد بووە بەڵام کەلیماتەکە گۆڕاوە یعنی ئەمە داهێنانە یعنی ئەمە جۆچکەیەکە بەڵام ئەمان چییە بە حەقەت ئەتوانین بڵێن شارستانی هونەری لە ڕۆژهەڵاتە جێگەی سەرسامە بۆ لەبەری کە خانمەکانیشان لە ئاغاکانیان مۆسیقی ترن بەڵام لای ئێمە بەداخەوە لە ماحەت تەخەڕوجەکە لە کۆلێج تەخەڕوجەکات ئتر نایبینی نازانی چی لێت زۆر ڕاستەوە گلەی زۆرێک لە کەسایەتیەکانە کە زۆرێکیان کە بۆ نمونە وەرئەگیرێن لەو بەشانە تەنها بۆی ببن بە مامۆستا ینی شوێنی ئەو کەسانە شەگرن کە حەزیان لە هونەریشە وەڵای هەتا نمونەیەک باسکە ساڵی 2016 بوو ئێمە مێرەجانێکی ڕۆژی جیهانی لاوانمان کرد 12 لە ڕانیە گروپێکیشمان داوەت کردو لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە عازف جۆزە بوو ئێمەش فەرقی کچانی ڕانیە بەشدار بوون لەوە سەیری ئەکرد ئەم کچە ئەم خانمە بەلامەوە عەجیب بوو ئەیویست شتێک بژەنێت باشە بڕوا بکە کەمانچەکەی لە یەکیان وەرگرت یەک پارچە مۆسیقای پێشکەش کرد هەر هەمووی سەرچام بوون خوا دایناوە لە هەموو دنیاشە باشترین ژەنیاری کەمانچە لە ڕەگەزیمەیە کە ئەو دەسوپەنجی ئەوان خوا بۆ ئەو شتی خوڵقانووە ئەمەگە شمشاڵی و باریک و جوان و هەستێکی جوان بەڵام بنەوکو چەند ساڵێک کە ئەوانمان داوەت کردویان کە چین بۆ مێرەجانی ئێران کە بەشداریمان کردووە بە حەقەت لەوێ خانمانی ئەوێ شتێکی عەجیبن هەروەکو چۆن لە پیرشالیان ساڵانە ئەبینی لەسەر ئەو سەربانانە بەجارێ 1000 خانم دەبەژەنێت زۆر ڕاستە زۆر جوانە زۆر نمایشێکی جوانە ئەمە زانچەمە ڕەسەنایەتی هونەرەکەیە بە حەقەت یا ڕەبی خوایە بەخاتی گەوری خۆت ئەو وەسع لە ڕۆژهەڵات تێک نەچێ و بەو شێوازەی کەلتوری خۆیان خزمەتکەن چێ بۆ بە حەقەت تۆ ئەگە تۆ بتوانیت کۆمەلگای جیهانی تۆ بناسیێنێت بیان تۆ بیان ناسییان تۆیان تۆ بناسیێن بە حەقەت هونەر ئەتوانم بڵم شۆڕشێکی زۆر مەزنە خەباتێکی زۆر پڕ و چرە بۆ ئەوەی کە تێکیشی ئەوان کە تۆ بزان کە تۆ کوردیت یان کە تۆ ئەمە ڕەسەنایەتی تۆیە
بزۆر ڕاستە مامۆساگیان من ئەمڕۆ زۆر خۆشحاڵ بووم زۆر سپاس بۆ ئامادەبوون طبعا بەرهەم و بابەتی زۆر جیاوازی بۆ ئێمە هێناوە کە ئێمە شەڵا دوایی لە کاتی پرۆگرامە ئەم وێنە جوانانە کاتی مۆنتاژە بیخەنە سەری پیشانی ئێوەی بینەریشی بین ئەو هونەری کە تۆ پێشکەشت کردووە دڵنیام لە بەرنامەیەک و دوو بەرنامەک تەواو نابێ پێم خۆشە لە کۆتاییە بزانم هیچ شتێکت ماوە پێت خۆش بێ باسی بکەی مامۆستا جەمال واللهی ئەوەی کە من ماوەمە داوا لە هەموو هونەرمەندانەکەم بە هەموو بوارەکان چ بواری شانۆ بێت چ بواری سینەما بێت چ بواری مۆسیقا بێت چ بواری تەشکیلی بێت بگەڕێنەوە سەر ڕەسەنایەتی کارەکانمان کە ئەوەی کە لە دوای ئێمە بەجێ ئەمێنێت ئەو ڕەسەنیەیە تر ئەگەر تۆ وەرەو بەداخەوە تا ئەمڕۆ هیچ هونەرمەندێک نەیتوانیوە هونەر بکە بە کەرەسێک بۆ بواری ژیانی بژێویەکەی بەڵام هەرچەگە ئەوش مافی خۆیەتی بەڵام تەمەنا ئەەکەم داوا لە وەزارەتی ڕۆشنبیری و داوا لە حکوومەت و داوا حتا لە هەموو لایەنەکان چۆن خەبات ئەەکەن بۆ لایەنی پارتایەتی خۆیان پێویستە حکوومەتیش دەوڵەتیش خەبات کا بۆی کە کەلتور ڕەسەنایەتی هونەر کە بۆ سەرەکەی لە هەموو دنیا وەرزش یاری تۆپ بۆتە کەرەسەیەک ئامرازێک کە هەموو دنیا متابعەکات و چاودێریەکە لە وڵاتانەوە چێت بۆ سیرکردنیەوە بەڵام لە دواییشە دەرەکەی وڵاتێک تایە سەرکەوتووە بێت ئێمەش لە کاتی هونەریەکانیشە بە هەمان شێوە هیوادارم ئەو تێکەڵبوونە لە بینی کوردستانەکانە ببێت وەک چۆن ئێستا ئەبینیت لە مەراسیمێکی ئاینیە هەموو تایە کۆبنەوە ئێمەش تەمەنا ئەەکەم لە مەراسیمی هونەریە هەمومان یەک دەنگ بین هەمومان یەک هەڵوێز بین هەمووشمان کاریگەر بین لەسەر ئەوەی کە ببین بە دادوەرێک و لەگەڵ دادوەرەکانە کە بتوانین پارێزگاری لە ئارامی و سەقامگیری کوردستان بکەینەوە بۆ یەک گلەیی بچکۆلا ئەەکەم باو با پیرانمان پێویست ئێمە بەو شێوازی ئەوان کار بکەین بەڵام بە شێوەیەکی پێشکەوت و خوازانە ئەویش برێتی لە چێ من پێویستەکە پارە و پول بۆ بناڵ پیاکەم بەڵام پێویست بەوە ئەکات من ئایندەیەکی پرشنگیان بۆ ئامادە بکەم ئایندەی پرشنگکەش برێتی لە چی من ئەو مناڵەوە پەروەەر دەکەم کە سمێنێت چۆ ئەو شوێنە بەرپرسیارەتی وەرگرت حەز بە لێپرچینەوە بکات کەسێک بێت با بیرلۆ نکاتەوە بەرپرسیارە بیرلۆ بکاتەوە کە خزمەت گوزارە زۆر ڕاستە تەر سپاسیەوەکەم و حەز داوای لێبوردیشەکە لەگەر ئەوانێکی جۆمان لێگر سێنمانەکەن بەڵام ئەم مێژوو زۆر خۆشە وەکو شتێکە یادی تۆ حەزەکەی بزانی دواتر چیە بێت بەڕاستی وایە دەستەکانە خۆش بە مێژووکی زۆر جوانێتە بۆ هیوای تەمەندرێژی و سەرکەوتنە بۆ خوازی مامۆساگیان دووبارە سوپاس بۆ ئەوەی کە ئەمڕۆ میوانی ئێمە بووی لە ستودیۆی ئێوارەی سلێمانی هیوادارم بەرهەمەکانت چۆن بە جوانیە تا ئێستا هێشتۆتەوە هەموو کەسێک ڕێزی لێ بگرێ لە پای ئەو کارە هونەری و ئەو بەرهەمە جوانی کە پێشکەشی ئێمەت کردو دووبارە زۆر سپاس بۆ مامۆستا جەمال سابیر کە بەڕێزیان میوزیکژەن و ئاوازدانەر بوون ئەمڕۆ لای ئێمە میوان بوو قسە و باسمان کرد لەسەر ئەرشیف و مێژووی کارەکانی بەڕێزیان تا پرۆگرامێکی تێرە شاد بن خواتان لەگەڵ بێت.